ئێمە وەک ژمارەیەک پارێزەر لە دادگای بەرایی سۆران لەسەر خراپی بارودۆخی دادگای سۆران و کەمی میلاکی دادوەران بەیاننامەیەک دەخەینە ڕوو. دادگای بەرایی سۆران لە نێو خۆیدا پێک دێت لە 4 دادگا کە بریتین لە دادگاکانی بەرایی باری کەسی لێکۆڵینەوە کەتن کە بەتەنیا 2 دادوەر هەر 4 دادگاکە بەڕێوە دەبن. لە کاتێکدا پێویست بوو هەر دادگای دادوەری تایبەت بەخۆی هەبێت کەمی ژمارەی دادوەریش لەم دادگا وای کردووە ماوەی دادبینی هەر داوایەک بۆ ماوەی 3 مانگ بخایێنێت و یەک لابوونەوەشی ساڵێک بۆ 2 ساڵ بخایێنێت. هەرچەندیش پێشتر خراپی بارودۆخی دادگای بەرایی سۆرانمان باس کردووە و بەرزمان کردوتەوە بۆ لایەنی پەیوەندیدار کەسی پشتگوێ خراوە. دوا بەدوای کۆچی دوایی دادوەر بیلال کە هەردوو دادگای بەرای ڕوانزوو چۆمانی لە ئەستۆدا بوو دادگای هەڵچوونەوەی ناوچەی هەولێر بەبێ ڕەچاوکردنی بارودۆخی دادگای بەرایی سۆران و کەمی میلاکی دادوەر تیایدا بڕیاری داوە هەر یەک لە دادوەر گۆران و دادوەر سوود 2 ڕۆژ لە سۆران و 2 ڕۆژەکەی تر یەکیان لە دادگای بەرای ڕوانزوو ئەوەی تریان دادگای بەرای چۆمان دەوام بکات. لە کاتێکدا دادوەری دادگای تر هەبووە بیان بات بوو ئەوێ کە ئەمەش گرفتی گەورەی دادگای بەرای سۆران دروست کردووە و دۆخەکەی لە پێشووتر خراپتر کردووە چونکە ئەو 2 ڕۆژە هەر یەک لەم 2 دادوەرە لێرە نین تەواوی کارەکانی لێکۆڵینەوە کەتن بەرایی باری کەسی بەڵگەنامەکان بەڕێوە ناسن و تەواوی کارەکان دەوەستن و ماوەی دادبینی دوورتر بۆ و یەکلایی بوونەوەی داواکان تاخیرتر دەبێت. لێرەوە وەک پارێزەرانی سۆران لە هەمبەر ئەم باردۆخە خراپەی دادگا تا چارەسەربوونی دۆخەکە هەڵوێ سوەردەگرین و بەشداری هیچ دادبینێک ناکەین لە داواکانی کەتن کە پێویست دەکات پارێزەر تیایدا لەم داوانە ئامادە بێت.